من ناوم روا اسماعيلة حوصل لبشي جناني رخراوي سيديو إيشكم دووساڵ لەگەڵ ئەو جنانەی کە خۆیان سووتانەوە ئیشەکەم بەس لەبەرەوەی کە ئەو جنانە لەژێر هەڕەشەیان و ناتوانن قسەتان بۆ بکەن بۆی من وەکو شاید حاڵێک ئەتوانم باسی کەیسەکانتان بۆ بکەم. نوتم کرد بە قاچوچما و شقارتم پێوەنا ئیتر دوای خۆم دەگەی حەمامەکەم کردەوە و هاتمە دەرەوە خۆم هەڵ و ماچ جلەکان داکەنم هەتا نیوەی قاچم جلەکانم داکەن ئیتر نەمتوانی لە هۆش خۆم بچووم. وەکو ترسانێک نەوتم کرد بە خۆمان نەکو کوی خۆم بسووتێنم بەڵام ئیتر ئەو هەستاوتی بێمنەتم من نەوتەکەم کرد بە خۆمان ئەویش ئاگرەکەی پێوە نام. کەیسێکمان هەبوو کە کچێکی زۆر گەنج بوو خەڵکی ئەم ناچێ نەبوو خەڵکی کوردستان نەبوو لە دەروی کوردستان هاتبوو بۆ ئێرە لەبەر نەبوونی لەبەر وەزعی ئابووری خراپ خۆی و خێزانەکەی هاتبوون بۆ ئێرە ناچار بوو کە زەواجکە لەگەڵ کەسێک خەڵکی ئەم شارە بوو خەڵکی سلێمانی بوو. تقریبا دوای 2 مانگ 3 مانگ لە زەواج ئەم پیاوە دەستی کرد بە لێیانی ئەو ژنە. هەموو ڕۆژە دێ ئەیە هەموو ڕۆژە درێنە هاتۆ بۆ ماڵەوە هیچ سەبەبێک نەبوو لە تووڕەبوونەکانی هیچ سەبەبێک نەبوو لە لەیانەکانی سەرڕای ئەوەی کە هەموو ماڵی ئیهمال کردبوو منی ئیهمال کردبوو زۆر خراپ بوو زۆر ئیهانەیە کردم چەند جار دەستی شکانم قاچی شکانم لەیاوم دەری کردومەتە دەرەوە بەڵام لەبەرەوەی من هیچ شوێنێکم نەبوو کەسم نەبوو دەرا مەجبوور بووم ئەوەسە قبوڵ بکەم چەند جارێک هەوڵم ما خۆم بکوژم خۆم بسووتێنم نازانم شتێک لە خۆم بکەم بەڵام نەمەتوانی دەستم ناچۆ خۆم تا ڕۆژێک زۆر خراپ دەیە. دوای ئەوەی کە پیاوەکە زۆر لە ژنەکە ئەیە تووشی حاڵەتێکە بێتتر ناتوانێت زیاتر تەحملکە و طبعاً لەبەرەوەی کە کەسێک نییە لەم شارە بتوانێت پەنای بۆ بەرێ ژنەکە چێتە حەمامی واڵەکەی خوانەوە چون دەبەنێتەکەم هەڵگرت کردم بە خۆما هەر سێویە کردم هیچ وجدانی ناجوڵا هیچ دەستی نەگرتم هیچی نەکرد لەو دەقەیە شقارتەکەشم داگرستان هەر سێریە کردم تا خۆم سووتە. ژنەکە کە ئەسووتێ دوای ئەوە دایکی پیاوەکە ئەچێ ئەیکوژێنێتەوە دوای کە ئەیکوژێنەوە ئەیبەن بۆ خەسخانە لە سانەوەی حاڵەتەکان هۆکارەکەی دەرونیە ئیتر نەخۆشی خەمۆکی بێ نەخۆشی پەشەوی مەزاجی دووجەمسەر بێ نەخۆشی شیزۆفرینیا بێ بەکارهێنانی مادەی هۆشبەر بێ تێکچوونی کەسێتی بێ لە سادەی حاڵەتەکانیش هۆکارەکەی مەسەن کێشە و قەیرانێکی کۆمەڵایەتیە بیر و باوەڕێکی ئاینیە یاخود بیر و باوەڕێکی قەومیە وا لەو کەسە ئەکا خۆی بکوژێ کە لە 2012 ئەو توێژینەوەیە کرا لە کوردستان سەلماندی کە بەربڵاوترین ڕێگا خۆسووتانە. ماڵەوە زۆر دڵیان پێز بوو دایکم و براکانم زۆر خراپ بوو برایەکەم هەبوو زۆر خراپ بوو ئەی خواردەوە ئیتر کە ئاهاتەوە نەشەوانە بە سەرخۆشی لێ ئێیان زیاتر بە منەوە ئەیگرت لە دەرەوە شتێکی ئەبینی شتێکی ناشرین لە کەسێک یان شتێک کە ئاهاتەوە بۆ ماڵەوە لە منیەیە یا لە خوشکەکەم یا کە سعیم ئەکرد ئاهاتەوان لێ ئەیان یا کتێبی بۆ ئەدرانم پێدەریش ناچوون بە هەمان شێوە هەروە بوو لێ ئەیان ئیترەوە بوو وازی دەریشی هێنام لە مەکتەب نەیگەشت مەکتەب تاوەکەم نێشێ سەی تەلەڤیزیۆن کەین ئەبووە زوو خەوتی نایە
نەبووە بچوینە حەوشەکەیشەوە تەنانەت زۆر زۆر دڵی پیر بوو لەگەڵم. نوتم پێ بە قاچوچما و شقاتم پێوەنا ئیتر دوای خۆم بگەی حەمامەکەم کردەوە و هاتمە دەرەوە. خۆم هەڵوما جلەکان داکەنم هەتا نیوەی قاچم جلەکانم داکەن ئیتر نەمتوانی لە هۆش خۆم چووم. ئیتر نەمزانی کی هێناوی بۆ خەستخانە و چۆن هاتمە خەستخانە. من چەند جارێک لەلایەن هاوسەرەکەمەوە ئەزێترام و لە نەفسیەن و جەستەیەنیش ئیتر دوای ئەوە شەوێک بوو بە کێشەمان عنی دەڵەتەن هەموو ڕۆژێک ڕۆشتە دەرەوە لە ئێوارە ڕۆشتە دەرەوە تا 5 و 6 بەیانی ناهاتەوە منیش بووکی سێمان بوومە و کاتە تازە بووک بووم منیش وتم کێشە و چیە تۆ ئاوا ئەەکەی جارێکیش خیانەتم لەبینی لەو سێمانەیە هەر بێدەنگ بووم و هیچم نەوت و بە هیچ کەسێکم نەوت وتم هەر کێشەیەکە هەیە ئەو ئافرەتی کە تۆ چوتەتە لای ئاخۆش شتێکی لە من زیاترە با من ئیش ئەو شتە بۆ تۆ بکەم ئیتر هەر چۆنێک بێت ئەو شەو بوو بە کێشەمان و دوایەوە بوو بە عەزێتانی من نەفسیەن و جەستەیەن لێیە. منیش هەستام وەکو ترسانێک نەوتم کرد بە خۆمان نەک و کوی خۆم بسووتێنم. بەڵام ئیتر ئەو هەستاوتی بێمنەتم من نەوتەکەم کرد بە خۆمە ئەویش ئاگرەکەی پێوە نام. ئاگرەکەی پێوە نام و ئیتر دوایەوە من ئەوەنە پەس بووم لە ژیانی خۆم هیچ هاوارێکم نەکرد زۆر بێدەنگ بەگڕەکەەوە دانیشت بووم ئەو هاواری کرد و ئێمەش ماڵبان لە ناو شوقەیەکا بوو هاواری کرد و خەڵکەکە هاو بەدەنگمە و منی کوژانەوە. کەیسێک ترمان هەبوو کە زۆر زۆر گەنج بوو خەڵکی ئەم منتەقەیە بوو ئەم کەیسە کە زەواجی کردبوو وەکو ئەو ژنانەیەک تر یەکسەر دوای زەواج مێردەکەی دەستی کردبوو بە تونند و تیژی لەیان جنەویان ئیهانەکردن بۆیە ئەو کەیسە تەحملی نەکردبوو ویستی جارێک خۆی بسووتێنە. زۆر مناڵ بووم کە دایک و باوکم منیان نابەش و بە پیاوێکی زۆر پیر. سەرەتا هاوسەرگیریمان باش بوو لەگەڵمە بەڵام ڕۆژ بە ڕۆژ خراپترە بوو لەگەڵم لەگەڵەوە شادایک و خوشکەکەشی ڕۆژانە زۆر لێ ئێم نەمەزانی هۆکارەکەی چییە. شەوانە بووە من تا درەنگ چاوەڕێ بکەم تا ئەویەتەوە بە سەرخۆشی ئەجا کەوتە گیان و لێیە دایک و خوشەکەی زۆر لە خۆی خراپتر بوون بۆیە ئەو کەیسە تەحملی نەکردبوو ویستی جارێک خۆی بسووتێنە. چەند جار هەوڵم ماوە خۆم بکوژم بەڵام ڕۆژێکیان زۆر زۆری لێم. نیژ ناچار بووم دەبەنەوتەکە بکەم بە خۆما خۆم بسووتێنم بەڵام ئەوان لە باتی بێن بمکوژێنەوە هەر سەیریان نەکردم. کە خۆی سووتان مێردەکەی لەگەڵ خەسووی و دشتەکەی لێیانەوە وانەیە کردووە کە پاراستوی بشکێ. طبعا لە جیاتیەوەی کە بە شێوەیەکی باش بیکوژێنەوە بە ئاوی سرد ئەو کەیسیان کوژانەوەتەوە. بۆیە دوای ئەوە خەڵک ئاگای لێ بێ کە ئەم ژنە خۆی سووتانەوە ئەچن ئەیفرێن بۆ خەسخانە کە ئەیفرێن بۆ خەسخانە وەزعی زۆر زۆر خراپە بێ نسبەی سووتانی زۆر زۆرە بێ بە شێوەیە کە ناتوانێت لە جیانە بمێنێتەوە و ئەمری خواکە. دوای کە ئەمری خواکە ئێمە وەکو محامیەکانی CDO
بدوای حاڵەتەکەەوە ڕۆن بەس لەبەرێکە ئەو وکالەتی نەکردو بۆ ئێمە بمباشری نەمانتوانی بە زمانی ئەو قسە بکەین بۆیە یارمەتی عیلەکەی ئەوەمانیاوە کە بتوانن ئەمری دەستگیرکردن لەسەر مێردەکەی خەسووی و تشەکەی بکەن و حالیان ئەوان هەرسیان ئێستا دەستگیر کراون و ئازاد نین. نەخۆشمان هەیە کە خۆیان سووتێنن و نەخۆش هەیە سووتێنراون لەلایەن کەس و کارەوە یان لەلایەن مێردەکەیەوە لەلایەن مەسەلەن کەسێکی ترەوە و هەنێکیشان هەیە کەوا بەهۆی هەر ڕووداوە لە ماڵەکە ڕوویا و ڕووی لە خستخانە کرد. یەک کێشەمان هەیە لە تۆمارکردنی ئەو حاڵەتانەیە چونکە بە ئەو نەخۆشانە لای ئێمە کاتێنێرە زۆر جار ڕاستی ناڵێن. ئەگەر ئەو کەیسە ئامادەی ئەوەی تیا بوو کە قسە بکە بۆ ئێمە چوین اقتراحی ئەومان کرد کە ئێمە محامیکمان هەیە محامەکە ئەتوانە ئیشێکی یاسایی بۆ بکە ئەگەر داوای هەبوو بەس بەداخەوە زۆربەی کەیسەکان ئەو جورئەتیان تیان نەبوو کە بڵێن ئێمە وامان لێ کراوە کە خۆمان بسووتێنین. خانمی بەڕێز ئایا مێردەکەت یان هەر کابلاندامانی خانەوادەکەت لێ دەدەن یان هەر جۆرە توندوتیژێکی دیکەت لە بەرامبەر پەیڕەو دەکەن هەڕەشەی دەرکردن لێ دەکەن هەڕەشەی لێسەرنەوەی مناڵەکان و دوورخستنەوەیان لێ دەکەن ئەگەر هەر کارت لەمانەت بەرامبەرەکرێ کە لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی قەدەغەکراوە ئەوە دڵنیا بە کە تۆ تەنیا نیت ئەگەر پێویستت بە هاوکاری یاسایی هەبوو ئێمە ئامادەین بێ بەرامبەر هاوکاریت بکەین. ئەو ژنانی کە خۆیان نەسووتێنن لە کاتی ئەوەی کە ئیفادیان لێوەرەگرێ یاخود لە کاتی لێکۆڵینەوە ڕاستی چیرۆکەکە باس بکەن کە ئایا هۆکاری خۆسووتانەکەیان چی بووە بۆ ئەوەی دوایی بتوانین ئێمە بەڵگەی یاسایی کۆکەینەوە لەسەر کێشەکەیان و سکاڵیان بۆ تۆمار بکەین. محکەمەش کاتم نەکرد بۆی زیان بە براکانم نەگا و براکانم نەچتە سزنەوانێ لەبەرەوە بۆ من زۆر ناخۆشە. یەک شت هەیە کەوا بە شێوەیەکی زۆر هەڵە لە ناو خەڵکییا بڵاو بۆتەوە کە گوایە ئەوەی سوتاوی زۆر بێ یان ئەوەی کەوا خۆی سووتانە بێ لە نەخۆشخانە دەرزی لێ درێ و ئەیکوژن کەشتی وا بە هیچ شێوەیەک نییە و لە کەس ناتوانێت قەتڵێکی وا بکات چکەوە کوشتنە. کە چاوم کردەوە لە خەستەخانە بووم یەکەم کەس کە بینی مێردەکەم بوو دەستە سەر مەستا بوو و دواتر کۆمەڵێک کەس لە چوادەوەرم و پێ چووم حامی بن کە چەند جارێک لێیان پرسییم هۆکاری ئەم سوتاویە چییە جوابمان بەرەوە ئەگەر بە ئیشارەتی چاویش بێت بەڵام من لە ترسی مێردەکەم نەمەوێرا هیچ شتێک بڵێم هیچ ئیشارەتێ بکەم کە ئەم پیاوە سەبەبی خۆسووتانەکەم بووە. دوای تقریبان 3 ڕۆژ 4 ڕۆژ لەو ڕۆژانێک کە لە خەستخانە بووە تەلەفۆنەکەن بۆ محامەکانی ئێمە ئەڵێن کەیسەکە ئامادە ئەوەیە کە قسە بکە. طبعاً شەو محامەکە ئەچێ بۆ لای پێش ئەوەی کە قسە بکە ئەمری خۆیەکە ئەمرێ. بەداخەوە ئێمە بە مردنی کەیسەکە بە مردنی ژنەکە دۆسیەکە داخرێ ئەڵێن قەزا و قەدەرەوە خۆی سووتانووە و کەس سکاڵا تۆمار ناکا بۆ لەبەرەوەی ئەمە مافێکی شخصیە ئەبێ ئەو کەسانی چواردەوری ئەو کەسانی کە بەپێی قەسام کە مدعین بحەقی شخصی یعنی ئەو کەسانی کە داواکارن بە پلەی یەکەم سکاڵا تۆمارکەن کە بڵێن هۆکاری سووتانی کچەکەمان هۆکاری سووتانی دایکمان فلان کەس بۆ بۆی پەراوی لێکۆڵینەوە بکرێتەوە بۆ کەسانی کە بوونەتە هۆکار بەڵام بەداخۆ لە کۆمەلگای ئێمەیە سکاڵا تۆمار ناکرێ و ڕۆڵی داواکاری گشتیش بەداخەوە لاوازە. دوای ئەوەی کە کەیسەکە ئەمری خوای کرد دایکەکە هات بۆ لامەن داوایە کرد کە ئێمە بەردەوامی لە داواکەی و کە ئێمە لە مافی کچەکەی خۆش نەبین بۆیە ئێمە محامەکانی ئێمە هەموو هەوڵی خۆیانە کە بتوانن ئەو پیاوە دەستگیرکەن و بە خۆشحاڵیەوە توانیان کە دەستگیریکەن لە ڕێگای محکەمەوە طبعاً و حالیان ئەو پیاوە لە سجنە و تا ئێستا داواکەی بەردەوامە.
و خۆی ئەبێت سکاڵاکە بجوڵێنێ و خۆشی ئەبێ لە مافی خۆی خۆش بێ کاتێککە خۆی بە شخصی خۆی تەنازول لە حەقی خۆی ئەکا پەشیمان ئەبێتەوە لە حەقی خۆی جارێکی تر ناتوانێت داوای ئەم حەق بکاتەوە ئیلا ئەگەر هاتو جارێکی تر تونند و تیژێکی تری بەرامبەر کرایەوە تاوانێکی تری بەرامبەر کرایەوە ئەتوانێت دۆسیەکی تر بجوڵێنێ لەم حاڵەتەیە نەمحامی نەیدیعای ئام نەداواکاری گشتی ناتوانین ئێمە بیوەستێنی لەو تەنازولە لە بەرەوەی خۆی بەویستی خۆی تەنازولی کردو ئەگەر هاتو زۆربەی حاڵەتەکانیش ئێمە ئازانین کە بەویستی خۆی نییە بە زۆر پێی ئەکرێت. دوای محکەمە کرام من ئەوراقی ستایەکەم هێنا بۆ پێشەوە بەڵام وتیان بۆ ئەوەیان ناتوانیت چ بۆ بکەین لەبەر ئەوەی تۆ خۆت حەقی خۆتە فەوتانوە لێرەیە بتوتە ئەوە بەڵام من لەبەر خوا لێ خۆشم ئێستا ماتوانی تەواوی مافەکانە لێ وەرگرت تا جەستەشتی پێچاکەینەوە بەڵام ئیتر بۆ ئەو هیچم بۆ نەکرا بەڵام بۆی ئەزیتیا بووم دووبارە و سوکایەتی پێکردم و کراومە دەرەوە 5 ڕۆژ کردیانە ژوورەوە بە ڕەفتی کەفیل بەر بوو دوایە ڕۆژی محکەمە 6 مان حکمیان نا بەڵام ئەو بە مەبلەغی پارە ئەوشی دەبەر کرد خرامی کرد. زۆربەی سزاکان لە ناو یاسای توندوتیژی خێزانیە بە غەرامەیە کە بەداخۆ منیش دژی ئەوەم کە تەنها بە غەرامەیەک تۆ لە تاوانێک نەجاتی بێ زۆر جار کە تاوانێکی توندوتیژیە بەرامبەر بەژنانیان زۆر جار تاوانێکی سووتان نەیان هێنانی ژنی دووەمە بەڵام وەکو باسم کرد زیاتر لە ناو کێشە خێزانیەکانە لەبەر پەیوەندی کۆمەڵاتیەکە هەنێ جار لە دوای غەرامەکە ژن و مێردەکە گەڕێنەوە بۆ لای یەکتری. دوای ئەوەی لە ئیمەرجنسەکە دوومان لەوێ بووم دوایەوە هاتمە دەرەوە ماڵی خەزورم لیان نەپرسیم و خزمەتیشیان ناکردم چوومەوە ماڵی باوکم کەوتم لەوێش دایکم خزمەتی خۆم و مێردەکەشمێ کرد ڕۆژێک دەرمانم نەما بوو دایکم وتی کچم دەرمانت نەماوە منیش بە ئەو مۆ تاتە ژوورەکەمەوە وتم دەرمانم نەماوە و دایکم ناتوانێت مەجای نییە بچێتە بازاڕ و شت تۆ بڕۆ دەرمانەکان بێنە وتیم ناتوانم ئەوە خزمەتی تۆ بکەم دەستی خستە بینم و هەوڵی خەرکانمیە دوای ئەوەی 4 مان لە ماڵی باوکم بووم دووبارە عنی بە قسەی خۆش بردمەوە بەڵامی تر دووبارە خراپتر و خراپتر بووە زیاتر لە نەفسیەن و ئازار و لە جەستەیەنیشەوە ئازار بەسەر سوودایەکەش و چەند جارێکە لێ یام و نەزیفی شوێنی برینەکانم بەربوو بەڵام من هەر قسەم نەکرد چونکە زۆرم خۆش ئەویست واش نەمەویستە دەستی بەم بەڵام ئیتر کۆتاجار لێیام و دەری کردمە دەرەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا يحل لكم أن ترثوا النساء كرها خی گەورە لە قورآانی پیرۆزا فەرمی هەر ئینسانێک کەسێ بکوژێ جاخۆی کوژێ یا سەبەبکارە بۆ کوشتنەکەی وەکو وایە هەموو مرۆڤایەتی کوشت بێ یعنی ئینسانێک بە ناحەق بکوژێ لە بەرامبەری هەموو مرۆڤایەتیایە پێغەمبەری خوا ڕووی کردە کەعبە ئاوای بە کەعبەتی کەعبە تۆ نەزانی کە ئێستا ملیۆنەها خەڵک سڕوت تێکات و خی گەورە بەڕێزی کردووی خوێنی یەک موسڵمان تۆ گەورەترە موسڵمانە بە ناحەق کوژ لە تۆ گەورەترە ئەمە دنیادا کابۆکە کەعبە نەچێتە ئاستی ئەوە هیچ شتێکی تری مقدس نیە لە دنیا چێدا بەقەدەر ئینسان بەڕێز بە لای خی گەورە. من دوای سووتانەکە کە هیچ کێشەیەکم نەما و هیچ برینێکم نەما دیسان هەڵی خۆکوشتنم مایەوە ڕاستێکی کەسێکم ناسی زۆرم خۆشەویست ئەو کەسە 4 ساڵ پێکەوە بووین بەڵام چونە دەرەوشتمان بە هیچ شێوەیەک نەبوو ئەو کەسە هاتە داوام دوای 4 ساڵ بەڵام براکانم ڕازی نەبوون قسەم لەگەڵ پورزایەکەم کرد ئەو هاوکاری کردم و لەگە براکانم قسەیکردن و ڕازی بوون ئیتر دوای ئەوە هاوسەرگیریم لەگەڵ ئەو کوڕایە کرد بۆ ماوەی ساڵێک دەستگیران بووین دواتر جیابووینەوەە عیلەکەی ئەو بوو بە سەبەبی جیابوونەوەمان وتبیان کە ئەو سوتاوە و بە کەڵکی ئەوە نەماوە کە هاوسەرگیری بکات. دوای چاکبوونەوە بێگومان هەندێک ئاسەوار بە جستیانەوە ئەبێ قسەی خەڵکی دەوروبەریش ئەگەر بە تەواوەتی یارمەتی نێن ئەبێتە هۆی زیابوونی حاڵەتە دەرونیەکەیان و حاڵەتی خەمۆکیان تیا زیاترە بێ. من ڕاستە خۆم ئازارم زۆر بوو بەڵام قسەی خەڵکی ئازارەکانی زیاتر ئەکردم یعنی قسەی خەڵکی زۆر ناخۆشتر بوو لەو ئازارانی کە دەست و تاویە بینیم لەو ئازارانی کە بەجەستەمەوە هەم بوو کاتێ ئەو قسانم ئەویستەوانێ یعنی حەزم ئەکرد نەژیم بمرم
عادەت وام لات بوو شەو تابیان ئەگریام نان و ئاوم نەخوارد ئەموت ئیتر من ئاخر کەسم لە ژیانەوان بەسەر هات و یەکەم کەسیشم وام لێ هاتبوو بەڵام توێژەرەکانی ڕێکخراوی CDO زۆر هاوکارە بوون لەو ڕۆوە قسەیان بۆ کردم دووبارە گەڕانمانەوە بووی تێکەڵی کۆمەڵگا بم من چونکە وام لێ هات بوو تەنانەت لە ماڵەوەی خۆشمان ئەچمە ژوورێکەوە ئەنی دەرگام لە خۆم سەرچ نەکرد بەردەوام ئەخەوتم بەردەوام ئەگریام عنی هیچ تااقەتێکم نەبوو تا لەگەڵ ئایلەکەی خۆم دانیشم بەڵام ئێستا الحەمدولillah زۆر باشم. بەروی کەوا نەخۆشەکانمان ڕاستی ناڵێن ئامارێکی تەواوی خۆسووتانمان نییە بەڵام ئێمە ئامارێکمان هەیە کەوا وەکو خۆمان تقریبان بڵێن ئەمانە لەوە چێ خۆسووتان بن بەڵام ئەمە هی ئەوە نییەکەوە نەخۆشەکان لە دەمی خۆیانەوەت بێتیان. ساڵی 2016 ڕێژەی سووتان بە شێوەیەکی گشتی لە هەموو بەشەکانمانە هەر لە مناڵی و لە گەورە و لە سوتاوی هەستیار و ئەوەشی کەوا خۆ سووتان بێ زۆر کەم بووە لە 4 ساڵەکانی پێشووە. پێش ئەوی کە ژنەکان بیر لە خۆسووتان کەنەوە مەجموعی ڕێکخراوە هەیە کە داعمی نەفسیەکەن و مەجموعی ڕێکخراوە هەیە کە باڵێن دکتۆری نەفسیان هەیە و طبعا بەبێ بەرامبەرە ئەم خزمەتگوزاریە بۆ ئەتوانم بچین بۆ ئەو ڕێکخراوانە. ئەمە یاسای توندوتیژی خێزانیە شێوازەکانی سکاڵا تۆمارکردن کاتێک کە تۆ چتە دادگا سەردانی چ بەشێگەکەی چۆن سکاڵا تۆمارەکەی بۆی ئەگەر لە دادگا هیچ پارێزەر شتێک نەبوو نەوتوانی پەیوەندی بە کەسێک کۆبکۆی تو ئەتوانی سوود لەمە وەربگری ئەمە یاسایەکی تازەیە لە هەرێمی کوردستان دەرچووە. من ئەو دقەی کە خۆم سووتان ئەو دقەی کە نەوتەکەم کرد بە قاچمە قاتم داگیستان لە خۆم یەکسەر پەشێمان بوومەوە لەبەر ئەوەی ئەوە تەنها ئازارێکە بە دەستەی خۆت یەگەێنی و هیوادارم هیچ کەسێکی ژەو کارە نەکات چکات دڵنیام ئەوەی ئەو کارە بکات لەو دقەی کە ئەو کارە ئەکا پەشێمان ئەبێتەوە نێو پەشیمانی سوودی نییە تەنها زیانە بە دەستەی خۆت. ئەو کەسانی ئەیانێ خۆیان بسووتێنن ئەویان لەبیر بێ کە خۆیان بەتەنیانین کۆمەڵێک کەسێ لە چواردەوریان هەوڵێن یارمەتیان بن. خوشکی بەڕێز تۆ بەهرەیەکیت خوای گەورە دروستی کردی لەسەر زەویدا زۆر بەڕێزی مادەم کەسێکی بەڕێزی بەهێز بە لەبەر ڕووداوەکان خۆت مەسووتێنە. بیر لە خۆسووتاندن مەکەرەوە ئێمە ژنان یارمەتیتەین. خۆسووتان تەنها کێشەکە دەقات و سەدقاتیش زیاترەکەی بۆ خۆت. ئێوە خۆتان مەسووتێنن لەبەرەوەی یاسایەک هەیە پشتگیریتانەکە و ئێوە ئەتوانن لە ڕێ ئەو یاسایەوە داوای مافی خۆتان بکەن ئێمەش لەگەڵتانین هاوکاریتانەکەین ڕێگەتان پیشانەین. کاتێک ئەچنە داوای کچێک چۆن خۆتان بە پیاو ئەزانن بە هەروە پیاوەتی خۆتان بسەلمێنن تەنها بە ناو پیاو نەبن بەمانە پیاو بن بۆشن. ئەوانەی کە باسم کرد نمونەیەکی زۆر کەمە لەو توندوتیژانەی کە بەرامبەر بە ژنان نەکرێت لە وڵاتی ئێمە.